گفتوگۆکەین لەسەر ڕۆمانێکی زۆر تایبەت کە ڕۆمانێکی مێژوویە و گفتوگۆ و قسە و باسە یاخود باسکردنی یەکێک لە کەسایەتی مێژوویە هەرە دیارەکانە کار لێک لە ئێمە بیستومانە کەویش خانزادی میری سۆرانە کتێبەکە لایەن بەڕێز ئارێز عەبدوڵڵاوە نووسراوەتەوە و میێوارەیە لە کورسات مەگەزین گفتوگۆکەین لەسەر ناوەڕۆکی کتێبەکە. کاگارێ زۆر بەخێر بێی سڵاوت لەبێ. زۆر سپاس و ئێوارەتان باش. زۆر سپاس بۆ تۆ. بۆچی خانزادی میری سۆران ئەمە بەڕێکەوت بوو یاخود خۆت وادویست؟ ڕەنگە پێویستی بێ لەسەر خانزادی سۆران کتێبێک یاخود ڕۆمانێک بنووسم. یەکەم شت خۆم دەمێکە یاخود هەر لە مناڵی مەولۆتی هەست دەکەم ناوی خانزاد لە جێزکەمدا ئەزرینگێتەوە. ئێمە خەڵکی ناوچەیەکین خانزاد لەوێ حکومڕانی کردووە و 400 ساڵ پێش ئێستا ئەو وڵاتی سۆرانی بەڕێوە بردووە هەتا ئەمڕۆشی لەگەڵدا بێ ناوی خانزاد لەسەر زمانانە لەسەر زارانە بێجگەلەوە چیرۆکەکانی داستانەکانی ڕێکەوتەکانی هەموو ئەو شتانە و تۆ ئەگەر لە هەولێر بڕۆیت هەر لە هەولێر دەرەچی زۆر نابە قەڵایەکی دێتە پێش لە پێش پیرمام قەڵای خانزاد کە دروستی کردووە ئەچێتە سەر چیای سەفین گۆڕەپانێکە ناوی قەڵای خانزادە ئەچیتە هەریر قەڵایەکی گەورە هەیە بە ناوی خانزادە ئەچێتە بێتواتە مزگەوتێک کاتی خۆی دروستکراوە بە ناوی خانزاد ئەچێتە فلان شوێن کانیەکێ بە ناوی خانزاد. خانزاد ناوێکە لای ئێمە زۆر درەوشاوەیە. من خۆم مناڵ بوومە کە جێم لەو ناوە بووە ڕەنگە زۆرترین ناو کە جێم لێ ببی ئەوە بووە ئەڵێ خانزادە وەک خانزاد جوانە وەک خانزاد ئازایە ئەو هەر لەو سەرنجڕاکێوم اینجا دواتریش ئەو هەموو پاشماوانە یاخود ئەو هەموو ئاسەوارانەی خانزاد دەبینم سەرنجڕاکێش بوون. دوای ئەوەی کە بە دوادا چوونم کرد دوای ئەوەی کە خوێنمەوە هەست دەکەم ئێمە بە شێوەیەکی گشتی کورد بە شێوەیەکی گشتی مێژووی ڕاستەقینەی خۆمان نەنووسیوەتەوە. ئەوە لاینێکە ئێمە یان ئەوە تا بەشێک داگیرکەران دوژبنان مێژوو ئێمەیان بە شێواوی نووسیوەتەوە هەندێک جاریش ئێمە خۆشمان مێژوو بە خۆمان نووسیوەتەوە مێژوو نووسەکانی خۆمان خەڵکی خۆمان بەڵام زۆرتر بە چاودێکەری داگیرکەران ڕەنگە نووسیوێتەوە یا بە کاردانەوەی ئەوان نووسیوێتەوە. مێژووی ڕاستەقینە تا ئێستاکە نەنووسراوە. یەکێک لەو کەسایەتیان یاخود لەو سەردەمانەی کە مێژوەکەی نەنووسراوەتەوە مێژووی دەسەڵاتی سۆرانە بە تایبەت هی خات و خانزاد کە ماوەیەک میری سۆران بووە. ئەو کاتش کە من ئەڵێم سۆران وڵاتی سۆران زۆر فراوان بووە ینی هەر قەزای سۆرانی ئێستانە بووە لە پردێوە هەولێر لەگەڵ هەتا ئەچێتە دووکان لەولاوە لە ڕۆژهەڵاتەوە ئیتر لەو لاشەوە هەتا نزیکی مەهاباد هەمووی خانزاد بووەوەتە ئەو لەو نێوان ئەو دووزەیە کاتی خۆی ماوەیەکی زۆر حکمی کردووە و ئەوەی جێ خۆشحاڵیە جێدەستی خانزاد لە ماوە نەک هەر لەسەر زاران لەسەر زمانان ناوبانجی خانزاد داستانەکانی چڕۆکەماون نا ئاسەوارەکانی قەڵاکانی مزگەوتی نازەمچی هەموو ئەوانە ماون وی ئەوانە وای کرد من بە دوای ئەوەدا بگەڕێم کتێبێکی لەسەر بنووسم. دواتریش هەر خۆم بڕیارمدا بە شێوەی ڕۆمان بێ ڕۆمانێکی مێژوویی. باشە کاک ئارێز لێرە باەک پرسیارکەم بگومان نووسینی ڕۆمانی مێژوویی مەسئولێتێکی زۆر گەورەیە چونکە تۆ پێویستە ناوەکان هەمووەکو خۆیان بن ساڵەکان هەمووەکو خۆیان بن و زۆر کاتێک گێڕانەوەکانیش پێویستە کات کە هەمووی قۆناغەکان یەک لە دوای یەک بن. چۆن مێژووی 400 ساڵت کۆ کردەوە 400 ساڵ لەمەوو بەرت کۆ کردەوە و بوو بە کتێبێکی ئاوا. ئەزانی خۆ کتێب زۆرە لە زۆر کتێبی تریش ڕەنگە باسی خانزاد کرابێت ڕاستە بەڵام ئەوەی خوێنەر ئەتوانێت بە ڕۆمان بیخوێنێتەوە ئەوەی توانێت بە فیلم بیبینی ئەوەندە ناتوانێت بە کتێبێکی مێژووی وشک بیخوێنێتەوە. بێگومان کە ئێمە ئەڵێن ڕۆمانێکی مێژوویە واتە من باسی کەسایەتیەک مێژووی کەسایەتێک یا مێژووی قۆناغێکەکەم مێژوەکە ڕاستەقینەیە کەمێک پەنا بۆ خەیاڵی خۆم یا بۆ تێکەڵکردنی ڕووداوەکان دەبم. چەندی ڕۆمانی ترە ڕۆمانی ئەدەبی تر ڕۆمانی ئاسایی ئەو ڕۆمانەیە کە ڕەنگە بۆ ڕنگدانەوەی هەڵومەرج بێ واقع بێ بەڵام زیاتر خەیاڵە هەندێک جار شتی مێژووی تیەکەوێ هەندێک جار شتی ڕووداوی تیەکەوێ یعنی جیاوازەکەوێ ئەوەیە چۆن ئەوە بێگومان
من بەدوای ئەو سەرچاوانەدا گەڕاوم کە نووسراون خۆشببختانە ئێستا وردە هەندێک سەرچاوە دەرکەوتون یا دەرەکەون زۆر جێ خۆشحاڵیە مەسان کە دەبینین بۆ نمونە لە یەکێک لە نووسەرەکانی ئێران کە نووسری دەرباری شایی ئێران بووە عالم ئارای عەباسی لەو کتێبە لە زیلی عالم ئارای عەباسی باسی خانزاد کراوە ئەو ئێرانیەکان باسییان کردووە لە مێژنی ئەو بەڵگەنامەیە دەرکەوتووە بۆ سەرچاوانە بەست یاخۆ بێگومان خوێندومەتەوە دوو بەڵگەنامەیەکی تر لە ستەبۆڵ دەرکەوت هی ئەولیا چەلەبی مێژونووسی گەورەی تورک ئەولیا چەلەبی ئەویش باسی کردووە تۆ سەیرەکەی ئەو دوو دەسەڵاتی ئێرانی و دەسەڵاتی سەفەوی و دەسەڵاتی عوسمانی هەردووچیان دژ بە یەک بووینە و هەردووچیان ناکۆچەکانیان لەسەر کوردستان بووە بەڵام هەردوو نووسرە ئەو نووسرە ناودارا کە کتێبیان زۆرە هەردووچیان باسی خانزاد دەکەن تۆ ئەگەر هەرچەندە ئەوان بەنا حەزب بە تایبەتی نووسری دەرباری شایی ئێران بەنا حەز باسی خانزاد دەکات بەڵام بۆ دەردەکەوێت خانزاد چ ژنێکی قارەمان بووە تۆ ئەگەتەوێ خۆت بناسێ ئەبێ بە چاوی دوژمنەکە سەیرت بکرێت بە چاوی دوژمنەکانیشە سەیرەکەن چ قارەمانێتێک بووە ئەوە سەرچە دوو چیرۆکی زۆرن خانزاد لە ناو خەڵک ماونەتەوە دەماونەتەوە داستانی زۆرن مەتەلی زۆرن شتی خۆشی زۆرە یعنی ڕەنگە بزانم مێژووی یعنی لە مێژوودا کەم کەس هەیە بە قەدەر خانزاد کەم بڕوانە کەم کەسێکە بێ بە قەدەر خانزاد ناوبانجی مابێتەوە لە ناو خەڵک مابێتەوە هەر ناوەکەشی زۆر جوانە چەندها خانمێنیان خانزادە بێگومان کەم کەسێ بە قەدەر ئەوە خۆ لە خۆڕان نییە باشە هەر لە سۆران بۆ نمونە لە بابان دەیان پاشە هاتن و ڕۆیشت بۆ ناوبانجی هەمویان بۆ ناوبانجیان نەما بۆ باسییان ناکرێت بۆ ناوەکان دووبارە ناکرینەوە بۆ ڕووداوەکانیان نەبووتە چیرۆک نەبووتە داستان یعنی تو ئەگەر ئەم کتێبە خوێنەوە کۆمەڵک لەو شتانی تێدایە کە نەک من هەر من لە ناو خەڵکیش باون ئێستا ڕەنگە وردە ئەو شتانە کاڵە بنەوە لە پەیدابوونی تەلەڤیزیۆن دواتر پەیدابوونی ئەنتەرنێت فەیسبوک و نازام چی و یعنی پێشکەوتنی تەکنۆلۆجیا وردە و دەشتی تر لەبیرە باتەوە بەڵام یعنی هەر کەسێک ئەگە 50 ساڵ پێش ئێستای لەبیر بێ باش دەزانێت ناوی خانزاد زۆر درۆشاوەتر بوو لە ئێستا بۆ ئێستا ئەگەر ئێمە ئەوانە نەنووسینەوە ئەگەر ئێمە ئەوانە بە دیکۆمنت نەکەین نەکەرەوە هەموو ڕووداوە مێژویەکان سەرزارەکان ئەگەر نووسینەوە لە ناوەچن بەڵام کەس نییە ئەوەی من زانی بێتم لە ناو سەرکردە و فەرمانڕەواکانی کورد هیچ کەسێک بە قەدەر خانزاد ناوبانجی نەماوەتەوە خانزاد لانی کەم 420 ساڵ پێش ئێستا بووە 420 ساڵ نزیکەی 400 ساڵ پێش ئێستا کە بۆتە میر حکمڕانی کردووە بەڵام سەرڕای ئەوەی کە چەندین جار کوردستان بەگشتی سۆران بە تایبەتی لەلایەن داگیرکەرەوە داگیرکراوە کتێبخانەکانی سوتاون مزگەوتەکانی سوتاون ئەنفال کراوە بەڵام ناوبانجی ئەو هەر بەش کۆداری ماوەتەوە زۆر گرنگەوە بۆیە من ئەو ڕۆمانە مێژوویە نووسیومەتەوە بێگومان پێشتریش ڕۆمانێکی مێژووییم لەسەر پاشای گەورە ئەویشێکێک لە پاشاکانی سۆران بکە بەدەسەڵاتدارترین پاشا بووە و یەکێک بۆ لەو کەسانی کە زۆر بە ئاشکرا لێرەش قسەمان کاتی خۆی لەگەڵ کرد لێک کاتدا ڕوبەڕووی دەوڵەتی ئێرانی و دەوڵەتی ئەوە بۆتەوە یعنی هەم قاجاری کە بنەماڵە قاجار حکمڕانیان کردووە هەم عوسمانیەکان بۆتەوە باشە کاگارێز هەڵبژاردننی ئێستای ژنێک لە نێو ڕۆمانێکی مێژوویە تاشەن بۆ کتێبخانەی کوردی گرنگە چونکە زۆر بە دەگمەن ئێمە ئەبینین کە ژنێکی قارەمان ئاوا مێژوویەکەی مابێتەوە و بێگومانم ئەم کتێبە بۆ سەدان و هەزاران ساڵی تریژە نێو کتێبخانەکان ئەمێنێت و ئەم مێژوار بە زیندوی ئەمێنێتەوە تا چەند گرنگ بوو کۆکردنەوەی ئەم مێژووە و باسکردنی ژنێکی قارەمانی کورد زانی بۆ مێژوو نووسان یا بەوانەی بە دوواداچوونەکەن بڕوا دەکەم باشتر بۆیان دەردەکەوێ نەک لە کوردستان نەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر تاسەری جیهان نمونەی وەکو خانزاد ئەگەر هەبووبی زۆر دەگمەنە لەو سەردەمەدا ژنێک فەرمانڕەوا بێ فەرمانڕەوایش وەکو ئێستا نەبوو لە کۆشک و تەلاردابنیشی کەسێک لە ناو جەنگا بێ ئەبوو فەرماندەی سەربازی بێ ئەبوو دەبوو خۆی لە جەنگ بە ئازایەتی خۆی یعنی جەنگاوەر بووە ئەو ژنە جەنگاوەر بووە
مێژوێکی پرشکۆدارە ئەبێ کورد شانازی پێوە بکەوە بێ ئەو مێژووە ببوژێنەوە ڕاستە تا ڕادەیەک بایەخی پێدراوە بۆ نمونە شەقام هەیە بە ناوی خانزاد بە ناوی کراوەتەوە گەڕک هەیە بە ناوی خانزاد مەکتەب هەیە بە ناوی خانزاد زۆر شت هەیە بە ناوی خانزاد بەڵام هێشتا زۆری ماوە چکە تۆ ئەگەر بەراورد دەکەی ئەو سەردەم ژنێک فەرمانڕەوایی وڵاتێکی فراوانی کردووە نەبووە نمونەی بۆیە ئەبێ ئەوە چی ئەوە بەڵگەیە یەکێکە لەو بەڵگانی ئەوەی کە ژن لەلا پێگەی ژن لەلایەن گەلی کوردستان هەمیشە پێگەیەکی بەهێز بووە هەمیشە پێگەیەکی کاریگەر بووە زۆر بەداخەوە بە حکمی هەژمونی کللتوری داگیرکەران وردە ئێمە پێگەی ژنمان ڕەنگە وەکو خۆنەی هێش بێتەوە ئەجینا لە مێژوودا پێگەی ژن زۆر بەهێزە ئێمە گەر تەماشاکەین هیچ سەردەمێک نییە ناوبانجی ژنێکی هەڵکەوتەی کوردمان نەبێ خۆ دواتر مەسەلەن حەبسەخانی نەقیب نازانم حەبسەخانی نەقیب خۆ کەم نەبووە زۆر زۆر قەدەم خێر نازانم چێ هەموو ئەوانە لە هەر سەردەمێک ژنی هەر هەبووە واتە ژنشان بەشانی پیا و نەکتەنیا کاری کردووە تاوان لە کوردەواری ژن و پیا و یەکۆ کاریان کردووە نا لە بەڕێوەبردننی وڵات لە ڕاوێژیشدا ڕۆلیان هەر هەبووە بۆیە خانزاد گرنگە بۆ ئەوانەی کە بە دوای مێژووی ڕاستەقینەی گەلی کوردستان دەگەڕێن خانزاد کتێبی خانزاد یا مێژووی خانزاد بخوێنەوە یا لێکۆڵینەوەی زیاتر لەسەرکەن گرنگە بۆ ئەوەی ئەوانەی باسی مافی ژن دەکەن گرنگە بۆ ئەوانە ببزانن 400 ساڵ پێشێشتا ژنێک چۆن هەڵکەوتۆ چۆن توانێتی وڵاتێکی گەورە فراوان بەڕێوە باتن و شەڕیش لەگەڵ ئەو دەوڵەت دوو زل هێزە گەورەیە بکە کە چاویان بڕیوەتە وڵاتەکەی ئەوەی کە جێی سەرنجم بوو ئەوەیە کە لە نێو کتێبەکەیە هەم هەڵبەستێک و هەم حەیرانێک هەیە ئەویش کە نووسراونەتەوە بۆ ئەم خاتونە خود بڵم بۆ ئەم کەسایەتێ دیارەی کورد ئەوان ئەم بەدووادا چونانی تۆ ئەوەندە قوڵ بوون کە تەنانەت شعر و حەیرانەکان و هەوەنداوەکانیش لە نێو کتێبەکە جێ بکەیتەوە کاگارێز هەیە بێگومان تۆ سیرکەم داستانی باسی داستانێکەکەم داستانی لەشکری و خانزاد یا خانزاد و لەشکری داستانی دڵداریە ئەو داستان لە ناودا خودی لە ناو ڕۆمانەکە ئەو ڕاستەقینەیە ئەو داستانە فۆلکلۆریە لەسەر زمانان ماوەتەوە و بە کاسێتی شەبووە لە حەفتەکان لە شەستەکان وەبزان نازم ساڵێک تۆمارکراوە ئێستش وەکو حەیران یا ئەگوترێتەوە بۆ ئاگەدە لە ناوچەی مەهاباد لە ناوچەی هەولێر ئەگوترێتەوە داستانی خۆشەویستی لەشکری و خانزاد لەشکری سەر لەشکری سوپای سۆران بووە دیارە پەیوەندیەکە بۆ من نامێ بچمە باسە پەیوەندیەک لە نێواندا بە دواتر وارێکەکەوێ ئایا لەشکری خیانەتی کردووە نەک لەو کردووە لە سۆرانی کردو شتێک ڕواداوانە لەشکری بەدەستی خانزاد دەکوژرێ ئەی کوژێ لەبەرەوەی خیانەتی نەک لە خانزاد کردو لە نیشتیمانەکەی کردووە بەڵام ئەوان جۆرێک ئەو ماوەتەوە باشە چۆن ئەو بیتی پێ دەڵێن ئەو بیتە لەو کاتەوە لەسەر زاران ماوەتەوە باشە جێردراوەتەوە و تۆمار کراوە بە نووسینیش هەیە ینی دوو لە حەفتاکان دیارە زۆرنەوە کەسایەتیانی کە گرنگیان بەم کەسایەتیە دیارە خود بڵم ئەم ناوە جوانەی کورداوە بەس یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی نووسینی بەڕێز ئارەز عەبدوڵڵا ئەوەیە کە بەشێک لە وشە و شەزازی زۆر گرنگ پێەیە و تایبەتمەندێکی تریش بوونی فەرهەنگۆکە و بەشێک لە وشانە بەڕاستی من لە کاتی خوێندنەوەی کتێبەکە ئەگەڕامەوە بۆ ئەم وشانە چونکە بەڕاستی من نەمبیست بوون بەشێکیان کاک ئارێز و زۆر گرنگە و من زۆر بەلای خۆمەوە گرنگە وەکو خوێنەر کە من ئاشنا بم بە بەشێک لەم وشانە لەبەر ئەوەی وشەی کوردین و هەمیشە ژووتمانە کە ئەرکی نووسەرانە گرنگی بە زیندووکردنەوەی ئەم وشانە بن ئەم وشانە گرنگ بوون ینی ئەبوو هەبن یاخود ئەتوانی هەر بە ئەو وشەی کە لە نێو فەرهەنگۆکەکە بینووسیت و فەرهەنگۆکیشی بۆ دانەنێت نا بزانە من هەوڵم داوە بە زمانێک بنووسم زمانی ستانداردە بێگومان بەڵام نەمویستێ بە زمانی بە زاراوەی ناوچەیەکی دیاری کراوە بێ ینی ئەوەی خۆم چەند دەستم بەسەر زمان داشکاوە و چەند شارەزایم لە زاراوەکانی ناوچەکان هەیە بەکاربێنەوە هەندێک جار لەسەر زمانی بۆ نمونە خانزاد قسێ کراوە ئەو قسەی لە ناوچەکەی خۆی کراوە لەو ناوچی ئێستاش ئەکری ئەو جۆرە قسانە ئەو جۆرە وشانە بەکارە هێندرێ لە سلێمانی بەکار نایێنرێ اینجا کەسێکی لە سلێمانی کای خوێنتەوە یا کەسێک کە لە دهۆک کتێبەکە خوێنتەوە زۆر گرنگە بزانێ چی ئەگوزەرێ لە زمان و ئەوە بەشێک دەبێت لە ئەوەی کە ئێمە شارەزاییمان لە زاراوەکان تر هەبێ واتە من تێکەڵم کردووە خۆم بە مەبەست
تێکەڵم کردووە بادینیە تەنانەت تایبەتمەندێکی زۆر باشە ئەوە سۆرانیە سلێم هەمووی تێکەڵە بەڵام گرنگەوێ ستانداردەکە یەکە و بەکارهێنانی ئەو شانش هەندێکی زۆر ناوچەین تۆ باسی ناوچەیەکەکەی باسی گفتوگوی نێوان دوو کەسێکە لە ناوچەیەک بە پێی ناوچەکە من قسەکانم کاگارێز زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوویت و بۆ هیوایم کە ئەو هەوڵانەی کە ماوەی چەندین ساڵە کاری لەسەرەکەی هەم بۆ نووسینەوەی مێژووی خۆت و مێژووی بەشێک لە کەسایەتی دیارەکانی کورد بەردەوام بێت لە بەری بگومان نەزانین کە بەشێک لە سەرکردە دیارەکان مێژووی زۆر تایبەتیان لەلایە هەم لەسەر جوگرافیا هەم لەسەر مێژووی کورد بۆ هیوایم کە قەڵەمەکەت بەردەوام بێ و هەمیشە کتێبی ئاواجان پێشکەش بە نێو کتێبخانەی کوردی بکەیت. زۆر سپاس دەروخان سپاس بۆ تۆ سپاس بۆ کورسات و من ئومێد دەکەم هیوادارم کە کلێنێکی بچووک لە کتێبخانەی کوردستانی پڕ بکاتەوە و جێگەی خۆی لای خوێنەران بکاتەوە و بەدڵی خوێنەران بێت و هیوادارم توانی بێتم خزمەتێک بە مێژووی گەلی کوردستان یاخود بە ڕۆڵی ژنان لە مێژووی گەلی کوردستان بکەم. دووبارە بەخێر بێ سپاس بۆ بەڕێز ئارەز عەبدوڵڵا کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوو.